درێژەی خەباتی کەمەندامان لە پێناو دابینکردنی لانیکەمی پێداویستیە مرۆیەکانیاندا. ئەمڕۆ یەکشەممە 24 بەفرامبار 1402 هەتاوی کەمەندامانی سەرتاسەری ئێران لە وەڵامی بانگەوازێکی پێشووتردا لە تاران لە بەردەم ڕێکخراوی بەرنامە و بودجە کۆبوونەوەیەکی ناڕەزایەتیان بەڕێوە برد. ئەوان بەرامبەر بە جێبەجێ نەکردنی یاسای پاراستنی مافی کەمەندامان گەلێک ناڕازین. بە گوێرەی مادەی 27 ئەم یاسایە ڕێکخراوی دابینکردنی کۆمەڵایەتی دەبێ موچەی ئەو کەسانەی کە ڕێژەی کەمەندامیەکەیان زۆرە بە پێیە و لانیکەمی حەقدەستەی کە شۆڕای باڵای کار دیاری دەکات بدات. بەڵام موچەی مانگانەی ئەم کەم ئەندامانە ساڵەهایە تەنیا 530,000 تمەنە. کەمەندامان لە درێژەی خەبات و ناڕەزایەتی مانگێک لە مەوبەری خۆیاندا لە تاران دەستیاندایە کۆبوونەوەیەکی دەستە جەمعی و سەرتاسەری. لەو گردبوونەوەیەدا مخبر جێگری پێشووی سەرۆک کۆمار وەندامی کۆمەڵی دیاریکردنی بەرژەوەندیەکانی باڵای نظام هاتە ناو خۆپیشاندەران و بەڵێنی پێدان کە بە زووترین کات کێشەی کەمەندامان و بە تایبەتی ئەو کەمەندامانەی مادەی 27 دەیانگرێتەوە چارەسەر بکات. مانگێک بەسەر و بەڵێنیە بێ بنەمایەدا تێپەڕیوە، بەڵام کەمەندامان تا ئێستاش هەرەو بڕام و چەکەمەی جاران وەردەگرن. بڕیارە سبەی دووشەممە 25 بەفرامبار کاتژمێر 10 کەمەندامانی پارێزگای خۆزستان لە پێناوخواستی جێبەجێکردنی مادەی 27 لە بەردەم ئۆستانداری کۆ ببنەوە. کەمەندامان بەبێ لە بەرچاوگرتنی هۆکار و کوالێتی و ڕێژەی کەمەندامیەکەیان خاوەنی هەمان مافی بنەڕەتین کاوڵاتیانی دیکە هەیەن. مافی بەهرەمەندبوون لە خوێندن، تەندروستی، نیشتەجێبوون، کار، ئیمکانات، کات بەسەربردن، وەرزش و هەروەها مافی مەدەنی و سیاسیەکان لە زمرەی مافە سروشتیەکانیانە. ئەمانە مافێکن کە لە ئاکامی خەباتی چەندین ساڵەی سەدان ملیۆن کەمەندام و پشتیوانانی ئەوان لە جیهاندا لە مەنشوری نەتەوەیە کردووەکاندا گونجاون. کەمەندامان لە ئێران کێشە و گرفتی زۆریان هەیە، لەوانە کێشەی هەژاری لە ڕادەبەدەر هاتوچۆ لە ناوشار و دەرەوەی شار بەهۆی نەبوونی ئیمکاناتی تایبەت بۆ کەمەندامان لە ڕێگا و شەقام و شوێنە گشتیەکان، کێشەی کار بەهۆی نەبوونی یاسایەک کە پشتگیریان بکات، هەڵسوکەوتی نەشیاوی خاوەنکار و دەسەڵات و تاکەکانی ناو کۆمەلگا بەهۆی نەبوونی فەرهەنگسازی لە بەرچاو نەگرتنی بەهرەی کەمەندامان کە بەهۆیەوە بتوانن ژیانیان سەر لە نوێ دەست پێ بکەنەوە و هەز بە کەمی یان سەرباری ئەم و ئەو نەکەن. کێشەی ئابووری بەهۆی نەبوونی هەلی کاری گونجاو و هەندێکیش جار هەزینەی قورسی تایبەت بە بارودۆخی ژیان. کێشەی خوێندن لەوانە نەبوونی ئیمکانات لە قوتابخانە و زانکۆکان و کێشەی هاوسەرگیری و هیتر. لە وڵاتێکی وەک ئێرانی ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامی کە جگەل لە تاقمێک دەسەڵاتدار و یان شەریکە دەسەڵات و خاوەنانی گەندەڵی سەرمایە زەبەلاحەکان باقی وڵاتیان ناچارن لە پێناو دەستەوەرکردنی هەر کام لە ویست و داواکاریەکانیاندا بە سەختی شەڕکەن و هەزینەی قورس بدەن. ئیتر کەمەندام مەتوانێت چ مافێکی هەبێت؟ کەمەندامانی بەهۆی کاری نائەمن و مەترسیدار، شەڕ، ئەشکەنجەی زیندان، ڕووداوەکانی هاتوچۆل لە ڕێگاوبانە ناستانداردەکان، خزمەتگوزاری پزیشکی چینایەتی و بەڕادەیەکی زۆر کەم بە تاوان لە قەڵەمدانی لەباربردنی کۆرپەڵا، نەخۆشیە خێزانیەکان و هاوشێوەکانی چۆن ژیان بەسەر دەبن. لە ئێرانی ژێر دەسەڵاتی ڕژێمی ئیسلامیدا ئاماری ڕاستەقینەی ژمارەی کەمەندامان هەرگیز بڵاو نەکراوەتەوە. ئامارە فەرمیەکان تەنیا ژمارەی ئەو کەمەندامانە لە خۆ دەگرێت کە لە ژێر چاوەدێری ڕێکخراوی دابینکردنی کۆمەڵایەتیدان کە نزیکەیە 1 لەسەر 10 ئامارە ڕاستەقینەکانە. ئامارە فەرمیەکان تەنیا ژمارەی و کەمەندامانە لە خۆ دەگرێت کە لە ژێر چاوەدێری ڕێکخراوی دابینکردنی کۆمەڵایەتیدان کە نزیکەی 1 لەسەر 10 ئامارە ڕاستەقینەکانە. ئاماری ڕێکخراوە ناحوکمیەکان و ڕێکخراوی تەندروستی جیهانی دەری دەخات کە لە نێوان 11 بۆ 12 لە سەدی دانیشتوانی ئێران کەمەندامن و لەوانەش 4 بۆ 5 ملیۆن کەسیان ڕێژەی کەمەندامیەکەیان زۆرە و ساڵانەش زیاتر لە 60,000 کەس بە ژمارەی کەمەندامان زیاد دەبێت. لە یەکێک لە راپۆرتەکانی ڕێکخراوی چاوەدێری مافەکانی مرۆڤ و کەمپەینی مافی مرۆڤی ئێراندا لە ژێر ناوی منیش بەقەد ئێوە مرۆڤم هاتووە،
زۆرێک لە کەمەندامانی ئێرانی هێشتا لە ماڵەکانیاندا گرفتارن و توانایی ژیانێکی سەربەخۆ و وەک هەر وڵاتیەکی تر بەشداریکردنیان لە کاروباری کۆمەڵگادا نییە. بێتوانایی یان کەمتوانایی لە هەندێک چالاکی جەستەیی و زەهنیدا بە مانای بێتوانایی و کەمتوانایی تەواو و مطلق نییە و لەوانەیە بەشێک یان چەند بەشێک لە جەستەیان زەهنی کەسێک توانایی تەواو و پێویستی نەبێت، بەڵام بە پێچەوانەوە بەشەکانی دیکەی جەستەی خاوەنی تواناییەکی زیاتر لە ڕادەی ئاسایی بێت. کوردستان یەکێکە لەو ناوچانەی ئێران کە تیایدا کەمەندامان تەنانەت لە لانی کەمی ئەو ئیمکاناتەش بێبەشن کە لە کۆمەڵگای ئێراندا بوونی هەیە. هەژاری و بێکاری، نەبوونی خزمەتگوزاری دەوڵەتی بۆ کەمەندامان، 40 ساڵ داگیرکاری نظامی و تەقینەوەی مین و تەقەکردن لە کۆڵبەران و هیتر بەشێک لە خەڵکی تووشی کێشەی دەرونی و جەستەیی کردووە. ڕژیمی ئیسلامی نە لە کوردستان و لە سەرتاسەری ئێران ئامادە نییە بەرپرسیارەتی خۆی بەرامبەر بە کەمەندامانی ئەم کۆمەڵگایە لاستۆ بگرێت. بە بڕێکی کەم لەو هەزینە زۆر و زەوەندەیە کە بۆ میلیتاریزم و سەرکوتکردنی خەڵک و تیرۆر و دەستێوەردانی کۆنەپەرستانە لە دەرەوەی سنوورەکان خەرج دەکرێت، دەتوانرێت ژیانێکی ئینسانی و شایستە بۆ کەمەندامان دابین بکرێت. پرسێکی کە دەبێ یەکێک بێت لە ئەولەویەتەکانی ئەو حکوومەتەی کە لە ئاکامی ڕۆخاندنی شۆڕژ گێڕانەی کۆماری ئیسلامیدا دێتە سەرکار.